ئێستا لە بەغدا کۆمەڵێک پارتی شۆڤێنی هەم لە سونە هەم لە شیعەش هەیە دڵیان بە کیمیابارانی هەڵەبجە ئاوی نەخواردێتەوە نایەڵن هەڵەبجە ببێتە پارێزگا. یعنی ئەو ئالی بڕاستی مثلا حەلەب چەوەکی بەشێک ژە عێراقە فەدەراڵ دبینن یان بخۆی باوەریاوە فەدەرالیزمەژینن و کوردان کوردیش بە بەشێک لە عێراق نابین. ئێمە میوانێکمان لەگەڵدای لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی پێم وابێ ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک شێروان شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بەڕای تۆ ئەو بیانوەی هەندێک لە پارتە سیاسیەکانی شیعە و سونە و تورکمانیش کە بیانویان گرتۆ لە پەرلەمان دەڵێن نابێ هەڵەبجە ببێتە پارێزگا یان دەبێ سامەڕا و تەلەعفەر و زوبێریش ببن بە پارێزگا. ئێخۆ ئەو شۆنانە کیمیاباران نەکراون. پێت وانییە ئەم بیانوەش بەشێکی گرنگە لە ئەجێندای شۆڤێنیزم و فاشیزمی عێراقی بەرامبەر بە کورد؟ سپاس کاک حاکم. بسم الله الرحمن الرحیم. دەرچاوم. پرسیارەکەت زۆر ڕاستە و خۆ و تیژ بوو یعنی بە ئەوە 10 ساڵە تا چۆتە ئەو ئاقارێکەوە ئێستا ئەیبینین پەیوەندی بە ململانی کورد و عەرەوە بەوە هەبێت زیاتر پەیوەندی بە ململانی شیعە و سوننەوە هەیە. واتە هەڵەبجە بووە بە قوربانی ئەو جەنگە تایفەگەری و مەزهەبگەراییەکەوە لە ناو عێراقا هەیە لە نێوان شیعە و سوننە بەتایبەت شیعەکان کاتێکەوە ئەیانەوێت پەلی زۆر بهاون بە هەر هۆکارێک بێ بە هەر بیانویەک بێ هەر هەلێکەوە لە بەردەستیان نەبێ بیقۆزنەوە بۆ ئەوەی کەوا هەندێک هەنگاو بنێن. هەڵەبجە بووە بە ئەم قوربانی ئەم ململانەیە کەوا هەیەواتە بابەتەکە لە هەڵەبجە گەورەترە. هەڵەبجە هۆکارێکە بۆ هەندێک نیەتی تر بەڵام بۆچی بەو شکڵە مامەلە لەگەڵ هەڵەبجە ئەکەن یعنی بۆ تایبەتمەندیەک نادەن بە هەڵەبجە بۆ ئەوەی کەوا لە دەرەوەی ئەو پەلەهاوێشتنە مەزهەبگرایی کەوا لە نێوان خۆیانە هەیە ببێت یان بوونی هەبێ. هۆکارەکەی چەند شتێکە بە قەناعەتی من لەلایەن شیعەکانەوەواتە ئەوەندەی کەوا شیعەکان گرفتن سونە گرفت نین. سونە لە ڕابردووە بوون بە گرفت لەبەرەوەی شیعەکان هەندێک داواکاریان بەست بە پرۆژە یاسایی بوونی هەڵەبجە بە پارێزگا. هۆکاری یەکەم ئەوەیە کە ئەمانەوێت ڕەمزیەتێکەوە هەڵەبجە دەستی کەوتووە بۆ بە ناونیشانێک بۆ کورد بۆ ستەمدیدەیی گەلی کورد لە دەیەها ساڵی ڕابردووە هەتا ئێستا ئەیانەوێت لەو ڕەمزیەتە کەم بکەنەوە. هۆکاری دووەم بریتە لەوەی کەوا ئێمە و ئێوە نەک وەفا بۆ شەهیدان نەک وەفا بۆ بێتاوانان قوربانیانی دەستی ڕژێمی پێشوو بەڵکو ئەیانەوێت بڵێن ئێوە ئەوە ئەبن ئێمەش ئەمە ئەبین یعنی لە ڕژێمەکانی ڕابردوو بۆ نمونە کاتێکەوە دووەک بوو بە پارێزگا ڕاستەوخۆ سەرۆکی کۆمار یان سەرۆکوەزیران یان وەزارەتی ناوخۆ بڕیارێک دەرئەکا ئەو قەزای ئەبێ بە پارێزگا کۆتایی پێدە. ئێستا بارودۆخەکە گۆڕاوە بارودۆخەکە بووە بە سیاسی و بە مەزهەبگەرایی ئەوان ئەیانەوێت بەهۆی هەڵەبجەوە وەک بڵێ کوردەکان ئێوە تەنها شارەکانتان کاول نەبووە ئێوە تەنها ستەم لێکراو نین ئێمە شتەم لێکراوین کەواتە ئەوە بۆ ئێوە ئەمەش بۆ ئێمە. خاڵی سێم ئەوەیەکەوە لە سەرەتایە باسم کرد مەزهەبگەراییە یعنی مەسئلەکە بەستنەوەی تەلعفەر بەبوونی هەڵەبجە بە پارێزگاوە ئەوە گرێکەی بەو شکرە کوێر کرد کەوا نەکرێتەوە سوننەکان بە تەواوی دش بەوەن کە تەلعفەر بکرێ بە پارێزگا. ئەگەر بە تەنها هەڵەبجە بخرێتە دەنگدان سوننە و حەلبوسی کاتێککە سەرۆکی پەرلەمان و گرفتی نەبوو بەڵکو کاتێک پێچرا بە هەندێک ململانەی مەزهەبگەرایی و تایفەگەراییەوە لە عێراقا ئەوە بوو بە کۆس. کەک شێروان یەک ژێ سەدەمین تێک چوونە ڕژیمە بەرێ یا بەعەس بکارانینا چێکی کیمیەوی لە هەمبەری حەلەبجە یعنی عێراقان و بۆچە ئەرکێ خوێ بەرامبەری وی باژاری شەهید کو قوربانیە ڕژیمە بەعەسەیە جیبجی ناکە. طبعا هۆکاری هەیە من وەک وتم کەوا ئەوان مەسئلەی ڕەمزیەت مەسئلەی ئاوەدانی مەسئلەی دەوڵەمەند بوون مەسئلەی دروست بوون مەسئلەی گەورە بوون بەنسبەت هەرێمی کوردستانەوە جێگای زۆر قبولکردن نیە ئەبێ لە سنوورێکە ڕابوەستێ. واتە ئێستا ئەوترێ عێراق 18 پارێزگایە بۆ نمونە سیانیان کووردە دوان سیانێکیان سوننەیە ئەوی کەی هەمووی
شیعەیە ئێستا تۆ یەی پارێزگایەکی تر زیاد ئەەکەی بۆ کورد کە ناوی هەڵەبجەیە ئەو کاتە کە لە 90 پارێزگا ئەڵێن چواریان کوردن واتە کوردەکە ژمارەکە ڕێژەکە بەرز ئەبێتەوە ئەوان قبولی ناکەن ئەوە یعنی هۆکارێکە لە هۆکارانە پاشان ئەوانیش ئەیانەوێت ینی شوناس یان ستەمدیدەی خۆیان ڕاستە هەڵەبجە کیمیاباران کراوە بەڵام ئەوان بۆن من ئەڵێن ئێمە ڕەفحامان هەیە ئەو مافەی دراوە بە ئەوانەی ناوی ڕەفحای لێنراوە ئەوانە دراوە بە هەڵەبجە بەمەرجە ڕەفحات تەنها ئەوەندە بوون کە لە خێوەتگایەکە بوون لە سعودیە بەشێکی زۆریان ڕۆشتونەتە ئەوروپا ڕۆشتونەتە ئوسترالیا ڕۆشتونەتە ئەمریکا و ئێستا لەوێ ئەژین و موچەشیان هەیە بە ینی خێزانێک حوکەس بێ هەر حوتیان موچەی هەیە باش ئەوە نادەن بە هەڵەبجە دیسانەوە ئێڵێم ئەوە بەشێکە لەو ململانەیەکە ئەوان زۆر تەقدیری ئەوە ناکەن نایانێ ئەو ڕەمزیەتە بدەن بە شارێکەوە هەڵەبجە زۆر باشە کاک شێروان ئەگەرچی ئێوە تەحەفوزتان هەبوو لەسەر وشەکانی من بەڵام من دووبارە بەکاری دێنمەوە ئێستا ئەمەی ئێستا برینی قوتی خەڵک تەنانەت موچەی شەهیدانی هەڵەبجەش ئایا ئەمەش هەر شۆڤێنیزم نییە هەر بە تەنها دژی هەڵەبجە و دژی خەڵکی کوردستان نییە هەمووی من هیچ نکولی لە بوونی عقڵیەتی قەومەچێتی تر شۆڤێنی یان کەمتر یان ستالینی یان هەر شتێکی تر بەرامبەر بە کورد هیچ نکولی لێ ناکەم کەوا هەیە و بەس ئەوەندە هەیە هەڵەبجە گەورەترە لە مەسەلەی کورد و عەرەب هەڵەبجە بووە بە بەشێک لەو ململانەیەکەوە عێراق پێوەی گیرۆدە بۆ لە 2003 و هەتا ئێستا کە ململانەی مەزهەبگرایە هەڵەبجە بوو بە قوربانی نێوان ململانەی شیعەی عەرەب و سوننەی عەرەب ئەوە هۆکاری ڕاستەوخۆیەکە بە نسبەت هەڵەبجە بەڵام بۆ ئەوی تری ئایا شۆڤێنی هەیە نا من هیچ گومانم نییە لەوە کەوا شۆڤێنی هەیە بە مەسئلەی موچەی هەڵەبجە هەتا ئێستا دوو سێشتی تایبەتێک لەلایەن بەغداوە کراوە بۆ هەڵەبجە جارێکیان لە سەردەمی حکوومەتی یەکەمی مالکی جارێکیان ئێستا کەوا ئەڵێن وایە بۆ کردنەوەی دەواازەیەکی مۆدێرنە بۆ هەڵەبجە بە ملیارە دینار بێجگە لەمە هیچ شتێک نەکراوە بۆچی چونکە ئەوان بەو چێوە تایبەتمەندیە مامەڵە لەگەڵ هەڵەبجە ناکەن بە بەشێک لە هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵاکەن ئەوان نایانەوێ شوناسێکی مۆدێرنە پێشکەوتن دەوڵەمەند ڕەمز ئەم جۆرەشتانە لە ناو هەرێمی کوردستانە دروست بێ بۆ ئەوەی کەوا نەبێ بە موغناتیسێک هێزێکی ڕاکێشەر ناونیشانێک بۆ هەرێمی کوردستان بەنسبەت شۆڤێنیەتیشەوە بە یەک جملە بڵێم هەوڵیان دیدی ڕژێمی پێشووی پێش 2003 بۆ پارێزگا و شاری کەرکووک و شوناسی نەتەوایەتی کوردی کەرکووک باشتر بوو لەو دیدێکەوە ئێستا هەیە باش کاک شێروان ئێستا ئێوە وتان کە دوو شتیان کردووە پێشتر لە سەردەمی حکوومەتی پێشویانەکە هەری هیچ نییە ئەم جارش گوایە بە حساب ملیارێک دینار بۆ خۆ دەزانی کە کەمتر لە ملیۆنێ دۆلاریشە بۆ قەرەبووکردنەوە یاخود بۆ دروستکردنی ڕەمزێک دەواازەیەک لە هەڵەبجە بەڵام ئەوان تەواوی قەرەبووکردنەوەی کوێتیاندا ئەو هەموو پارێزە بەلاحەیاندانە ئایا خوێنی شەهیدانی هەڵەبجە تەنها ملیارێک دۆلارە دەیانەوێت بەمە دڵخۆشمان بکەن یاخود ئەمەش هەر بەشێکە لەو سوکایەتی کە ئێستا دوای کیمیابارانی هەڵەبجە بەگەلی کوردستان یەکەن ملیارێک دینار ملیارێک دۆلار نییە لە ملیۆنێک دۆلارە بە کوردستان کەمتر لە ملیۆنێک دۆلارەکە ملیارێک دینار ملیارێک دینار بەڵێ ئەوان ینی هەر ئەو وەڵامی کەوا لە پێشوە دامەوە ئەوان بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هەڵەبجاکەن وەک تایبەتمەندیەک نا وەک بەشێک لە هەرێمی کوردستان واتە ئەو مامەڵەی لەگەڵ دهۆک و سلێمانی و هەولێرە ئەیکەن لەگەڵ ڕانیە و قەڵاتزیە ئەیکەن لەگەڵ کۆیە ئەیکەن هەمان مامەڵەش لەگەڵ هەڵەبجاکەن تایبەتمەندیەکی نادەنێ ئەگەر لایەنە کوردیەکان بە شێوەیەکی تەواو ئەو ڕاگەاندنی کەوا هەیە ئەوەی کەوا ئێستا جەنابەت ئێڵەی بەو شێوەیە هەمووجان نەدرێ بە ڕوویانە باوەڕ بکە ئەو هەنگاوەش ئەو ملیار دینارش صرف ناکەن بەو شکلی کەوایان ئەوەی کەوا ئەو دوو شتە تایبەتی بۆ هەڵەبجەکرا ئەوەش نەئەکرا چونکە ئەوان نایانێ ئەو تایبەتمەندیە بدەن بەنسبەت داوای لێبوردنیان قەرەبووکردنەوە ئەوان ئەڵێن هەڵەبجە بەشێک بۆ لە عێراق میلەتی عێراقی هەمووی ستەم لێکراوە ئەو ستەم لێکراویە عێراق ئەگرێتەوە ئەوە ڕژێمی پێشوو تاوانبارە نەک ئێمە ئەگەر قەڵاتزێ لە ساڵی 1974 کاتێکەوە بردومان کراوە لە دوایی شاکەوە ئەو دەردەسەریە بەسەر هەموو ناوشەکانی ترا هات ئەگەر بەسەر شارێکی تری خوارویە ناوەڕاستی عێراق بهاتایە
ئێستا بە شێوەیەکی تر مامەڵێ لەگەڵا کرا هەتا ئێستا یاسای قەرەبووکردنەوە بنەماکانی قەرەبووکردن یاسایەکانی قەرەبووکردنەوە لە عێراقا ئەوەی بەسەر ڕەفحا و کەسەکانی ئەوان جێبەجێکراوە هەتا ئێستا ئەو مافە نەدراوە بە هەڵەبجە کای حاکم من شتێک بڵێم لەو کاتێکەوە حکوومەتی سوودانی لە چەند مانگی پێشوو دەنگیدا بە یاسای پرۆژایی یاسای بوونی بە هەڵەجە و پارێزگا و ناردی بۆ پەرلەمان من خۆم بۆ خۆم جێگای مای سەرسوڕمان بوو بۆم قەنەعەتم نەبوو دەنگی پێ بدا بەڵام پێ ئەچێ زیرەکانە بوو بێ بۆ ئەوەی کەەوە ئەو دۆسیە گەرمەسەر ێشانە لە کۆڵی حکوومەت بکرێتەوە فڕیاندایە پەرلەمان چونکە ئەوان پێشتر نێتیان هێناوەکەوە دەنگ بە پارێزگابوونی هەڵەبجە نادەن تا تەلافەریان شوێنێکی تری پێوە نەچێت پێشنیاری من ئەوەیەکەوە فراکسیۆنە کوردیەکان لیژنەیەکی تایبەت بۆ متابعەکردن بەکار بهێنن دروست بکەن هیچ ئیشێکی نەبێت بێجگە لە بە دوواداچوونی مەلەفی بە پارێزگابوونی هەڵەبجە لە هەموو ئیشێکی تر دوور بکرێتەوە بۆ ئەوەی کاوە بگەنە نەتیجەیەک هەر ئاوا بە شێوەیەکی گشتی بە ئام هەموو کەس مامەڵێ لەگەڵانەکە لیژنەیەکی تایبەتی بۆ دیاری بکرێەوە بە ئەو لیژنە هەم پاڵپشتی بکرێ و هەم بەرپرسیش بێت بەڵێ gelek spas bote nivîskar şrovekارê siyasî Şêrwan Şameranî ji Silêmaniyê gel.